بسا بڵێ هاوڕێنی ئەزیزم سڵاو ڕێز بۆ هەموو لایەکان دوێنێ لە لایڤەکە لە خزمەتانە بۆ باسی هونەری ڕەسەنم کرد سوپاس بەخواکە پەیتا پەیتا دەنگخۆشەکان بەهرەمەندەکان دۆزینەوە ئەوانی کە خزمەتی هونەری نەتەوەکانەکەن هونەرمەندی دەنگخۆش و دەنگزوڵا هونەرمەندی ئەوانی کە بەهرەی شفاییان تایە لە کووردا بۆنێک بەتی کوردەوەیە خۆیان نەگەڕن هەروکو چۆن حەسەن زیرەک ڕۆحی شاد بێ ڕەوانی شاد بێ یادی بەخێر بێ گەڕیدە بووە دێ بە دێ و شار بە شار و وڵات بە وڵات گەڕاوە بۆی توانێت لە هەر جێگایك بێ خزمەتی هونەر بکات و ئەو بارەی کە هەیە بۆ بیگەێنێ ئەمڕۆ من زۆر خۆشحاڵم لە ڕێگەی هاوڕێی دێرینم هونەرمەندی دەنگخۆش ئەویش لە سەرەتاکانی دەستپێشی هونەریەوە کاک سامان زیرەک کە ئێستا لە هەولێرە بەداخەوە دوورە لێمان کاکە سامان زیرەکەم دەنگخۆشی پێناسانم کە نای کاکە هاتی و لە ڕۆژهەڵاتەوە لە شاری بانەی خۆشەویستەوە لە چێوی ئەربەباوە بە دەنگێکی زوڵاڵەوە هاتووە و بە یەکەوە ئێمە گوێبستی و دەنگە زوڵاڵە خۆشابین زۆر حەزەکەم ئەم دەنگانە بزانم کاکە سامان زیرەک من شانسیەوە بۆ لە فلیمی گەوەرێشە هاوکاری بووم لە فلیمی حەسەن زیرەکی دەمرا لەبەرەوە سوپاسێکم کەم دەنگە خۆشە ئەم بەهرەخوایی ئەمڕۆ بە من ناسان کە گوێبستی بووم حەزم کردەوەش لێی بێوەژ نەبم حەزەکەم ئەم دەنگە زوڵاڵانەی کە تا ئێستا بەڕاستی شانسیەوەیان نبووە چەندین هونەرمەندی بەداخەوە کە ئەبینی خۆیان ناو هونەرمەند و من ئەم دەنگم کە گوێ لێ بوو زۆر زۆر سەرسام لەبەرەوە حەزەکەم ئێوەش لەگەڵ منە چەند کاتێک چەند گۆرانیەک چەند ڕەخام و بەستەیەک جۆر بگرین لەگەڵ کاکە هادی خۆشەویستە نەزانم نازنەوە و شۆرەتی هادی وەلی هەندێک شۆبەڵێنی پیان کە ئێمە سپێنێ ئاهەنگێکی خۆبەخشەکەین بۆ نابینەیان و کەمەندامان و خاوەنپێداویستی تایبەت لە نیوەڕۆخوانێکە سپێنێ لە هۆڵی نابینەیان بەشدارە بێ لەگەڵمانەوە ئێوە ئێستا گوێبیستی ئەو دەنگە زوڵاڵی کاکە هادی بینێکە خۆشی پایامەکی دێ منیش بەس سڵامەیە بۆ ئێوە و بۆ بینەران بیستەران بەڕاستی بۆ کارجزای بەڕێزکە لەو ئیشا هەناو هەڵێنێ بەڕاستی زۆری پێ دڵخۆشم بەڕاستی هیوادارم دەنگ ئەو شتەکە کە ئێوە بەدڵتان بێت سپاسە چه خوشم لپاوجم توران سازم چه شیرینم و تی رازو نیازم لبا من كافية وجذب يريد يترمى يبان جناي شرق بنازة
كبواشم عزيزكم باقي جلكم بين كبواشم عزيزكم باقي جلكم باران 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 نم ترميك شوێنی کارکردنی خۆم کە خۆتان زان لە دوکانە بچۆرەکەمە کە جوم لەدەنی بوو تم لە سا وەدانم بۆ دەنەزباڵە کاکە پێجی حەسەن زیرەک کاک سید حەکیم بەرزنجی لە هەولێری خۆشەویستەوە هاوڕێی کاکە سامان زیرەک و هاوڕێی منیش کاک سید حەکیم خۆی ئەتراف گیرە لە گۆرانی حەسەن زیرەکی ژەڕە مەچەند لێرە چاوم بە تۆزە شۆرتی گرۆ جوان وەکو جوان بە جوانی کۆمنتەکان نابینم بە سندێکتان نەزانم هاوڕێ لێری خۆشەویستەکانمە لای خۆتانەوە شەیریکەن حەزەکەم دەنگە بناسن ئەم دەنگە با هەموو کورد بیناسێت لە هەر کەس و لای خۆیەوە ئەم لای بە شێر بکات بۆی زۆرترین بینەری هەبێ حەزەکەم ئەم دەنگە بێتە ناو دنیای هونەری کوردیەوە ئەو ساحەیەت شۆر بۆ هەندێک لەگەڵ ڕێزمە کە خۆیانەوە ناو دەربن تیا ینی با هونەرمەندە دەنگخۆشانە بێنە پێشەوە خزمەتی هونەری ڕەسەم بکەن حەسەن زیرەکی خۆشەویست سپۆڵ دەڵی جوانەکەن كاك هذا الجنة تشتي حسين قريب معهم بس
من یک شو باید زیاده کاوش نیتم های فجوانی خوی ما پر روی تو ابراز نتوام تدگاد فرد همین شوتی تدگاد نگد بتون جال دا خورد ورد کم کاوت اتوام حسن زیده چی خوشویست که سیحاچیم برزنجی خوشویست لەو دەرەوە زۆر گۆرانەکانی وەڵڵا کاکە ئەحمەد گۆران کە بەڕێوەبەری پەیجی بنەرمەدی نەمەد جەلال سەعیدە ڕێز و سڵاوم هەیە درود بۆ جانی قازی جەلال سەعیدی نەمەد ئێوە خۆشەویستن هاوڕێیانمان لە هەولێرەوە لە هەر شوێنێکۆی بینین یەک تکامانەیە کاک ئەحمەد گۆران لە پەیجەکەی کاک جەلال سەعید ئەگەر توانی شێری کەیت لەگەڵ ئەو برادەرێترا وەڵایی لە دەنگی حەسەنەکەیان من بەڕاستی چوومە کەش و هەوای فۆڵمانی بەڕاستی مەستی کردن بۆ دەنەزواڵە بۆیە پێم خۆش ئەگەر یەک دوو شتی تری حەسەن ئەگەر لەبەری بێت ئاینی سامەکە دەبرنە کار بەڵام ئەمێک و توشمانی دووپەر لەسەرەوە یا مەخواتەوە ماڵەکە هەستم کردن لەسەرەوە لو برزه تو قابلیتی دنیا چی باشه باشه برای حزگم
كما سيرجان كم قل شمين سورة وقومي وولي جانا كم رشي قال برشي شاوي برجام يشمال مغريزي خالي سپاس بۆ لایکبارانەکەی و بۆ گۆڵبارانەکەی و سوپاستانەکەم یەک بێکتان ببورن دوایی جواب یەک بێکی کۆمنتەکانێمەوە چکە لێرەوە بەڕاستی تۆزە مۆبایلەکە لێم دوورە هەر خۆمان ئەتیمات بانگرۆ سەر خۆمان مۆبایلەکەمان دانەوە و لایڤ کردێتەوە بڕۆ کدوێنە لە خزمەتانە بووم باسی هونەری ڕەسەن و دەنگی خۆش و دەنگی زوڵم بۆ کردن ئەمە نمونەی و دەرنانەیە کە ئێمە بە دوایە گەڕین بەڕاستی هەر یەک کۆپلی گۆرانێکی گوێلێ بووتم بەسە خۆی ڕۆزان شایەتێکاگاتی سوال بکە کە سامان زیرێک بۆ چەپکە گوڵەکەی بۆ دەنە زوڵاڵێکە بێمەی ناسان ئێمە خزمەتکاری هونەرین لە هەر باشێکی کوردستان بێ هەرو کۆمڕۆ پێیان ڕاگەنم کە مامۆستا سەعەد کەمۆلێرەیە کە هونەرمەندی ڕۆژاوای کوردستانی شاری خامشلوێ و ئینشەڵا سبەینێ هەوڵێن دیدارێکی لەگەڵەوە ڕێک بکەین بە گۆرانی کرمانجە خۆشەکانی خۆی وسکەکەی کەوانساس پێڵەن بۆ زۆغیا تەمبور لە خزمەتە ناوێ کاگادی من بە زۆر قسمە سەرەکی حەزم زیرەک بەڵام کەکەشم کرد بەڕاستی وڵای لە حەسانە زۆر سەرکەوتووە بەڵام ئایا خۆی حەزی لە چ شتێکە بینێت حەزەکە من خزمەتی و بکەن زین چ نوع گۆرانی گەداوی کە لە دوکان جومەلی بوو پێوە گۆرانی هەرە بارانبارانەوە بەیادی تورک لە تەوفیقی بەڕێز بەڵام ئەمێن ئەتوانێت حەریرێکی مناسب بەزازە
شرطي كاليام تنانا دينيام اي حرير حرير اي حرير اي حرير هاريسا اخ حرير حرير اي حرير اي حرير هاريسا دم كله بشر مو كاليان شربو مدرسة اختو مرجي براكا كاليان جفا وجور بسايا جميعان كرددين كيف مجول بخمن پراب کران جوانی شول دستی در بگرام فرمیم یا بزيك بداوي بدل داري كون اخ مقار من كوري كاليك يا زرين قارامي حساتك آقية كاليك يا براي لاجياني اي حرير حرير اي حرير اي حرير هاريسا اي حرير حرير اي حرير اي حرير دم كله بشر مو كاليان شوي بو مدرسة اختو مرجي براكا كاليان جفا وجور بسايا يا اخوة دمك فراستي يوم لما داري قليل من هيك او دنيا دوزبون من الساعة او تا شو نرين ما شاء الله يكون زلالة من لا يخلو حزناك الناسو تيربون لدني تنازع ميوجزان من ضلن لا لوزات بلا ما قال كم خوش او دنا ليش اسمه نتشتو سبينيش بمدي خوالا بو نابینان و خواهم پیدایستی تایبەت لە ئاهەنگی خۆبەخشە بەشدار بین لەوەرەی ئەو کەسانە پێویستیان بەێمە هەیە ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان ماوەی 20 ساڵە هەموو ئەو ئاهەنگبووبوونانی خواهم پیدایستی تایبەت بۆ هەشت شوێنە پێهاتین لە خزمەتیانە بوو لەبەرەوەی ئەوانە لە کۆمەڵگەیە مافی زۆریان هەیە بەسەریمەوە ئەبێ ئەمە خزمەتی خواهم پیدایستی تایبەت بکەین خاص ئێمە هیچمان دەستەڵاتیان نییە نەکو سەرمایەدارەکان ئێمە بەس هونەرێکمان پێیە و هونەریان پێشکەشەکەین ماشەڵڵا بەنەزوڵاڵی کاکە هادی زۆر خۆشحاڵم ئەگەر بتوانم ئەم ئێوارەیە سەرکەوتوو هەوڵ بەم بتوانم لەبەر سەرش لە ئەو ئاهەنگی کە ڕۆژانی یەکشەممە کرد لەبەر سەرای سلێمانی هەوڵێم بتوانم کاکە هادی بەرم لێ بتوانم بە بەرەنی بەشدار بێ بۆی کە خەڵکی شارە حیاتەکە کە ناوی پایتەختی ڕۆشنبیریە
ئەم دەنەزڵاڵە بەدەستن بەڕاستی من هەوڵم لای خۆمە هەوڵی لەگەڵم کە وەمێدی بکەم سەرکەوتوو بن هەندێک هونەرمەندی لاوی دڵخۆش لەو دیوە لە ڕۆژهەڵاتەوە هاتن سپاس بۆ خۆی گەورە کە من توانم ئێستا بیان ناسێربوو لەناو مەیدانی هونەرە بەڕاستی ئەسپی خۆیان تاوێن و زۆر ناودەرشن کاگا دیجانە سایرێتی راڵێتی ناوەرن ناتوانانی یادە لە ئەسمای سابووری ڕەحمەتی پێی کۆڵان شەست لەبەر نەبێت خۆت بزانە چ شتێک پێی دەی جارە دەنێت سەرکەوتوو بلوێ حەسەنە جۆمان نێبوو لەی مامۆستا ناسڕە ئایا لە هیمام لێ گۆرانە ڕەسەنەکان یا گەشتێک بەناو چ گۆرانی خۆت پێی ئاسوودەی لەبەربوونی ئەبێ لەبەرم بەڵام ئەوەی نازانێت هرشني خور دسينك كم بقول تريفي ما مشارك كم بتشير تريفي معهم بجاورك وما كان بتشير سيني ما كان ببلدانو أي دم مخواني دم أنا ما تاخذ على سورك ومنينا باستخاوي اكو شناو بشنيت بابي شاويتو هيتو تنهاو ابينك
لم حمو هاتو نشونا ساري سور ما كم بين من دليم جوانا بشم أو دلي وشاك نشي من دليم جوانا بشم أو دلي وشاك نشي يا ربي دم خوش بێت دم خوش ساکاتی دیارە ویستم دەنگی تاقیکەم وە لە مەقامی ترەکەم مەقامی هەمایان بوو ئەو لەوترە لە مەقامی چوارگایە ئەوان داخوان بەیاتۆچی گەڕن لە ئەمە چوارگایە بەڕاستی زۆر سەرکەوت بوو دەم خۆش بێت ئەم گەڕانیش دیارە بە شێواز بە مەسەڵ ناسڵ خوێندمان بەڵام ئایا لە شێوازی ماملێ هیچ شتێک نازانە گەلێکی مەمرێ مساڵاتەکەیش خۆتی تاقیکردنەوە لە والله لا والله براسي بداخل من أخوان ئەی چی تاعي ویدۆتێکی بانە خۆیمان هەبێت کێمە پێمان خۆش بە جومانی بێ مەسەلەن شەر نییە هەر گۆرانی خۆت بە چ شتێک کە بەڕێگاوە ڕووی جار والله چی ئەڵێت خیابانەکە گوزەرەکەی یاسەیەکەی من كشكي خون خراباشي بتوم هي قراني زمان دريش بيخوا. سباز زور كان عمك على خويا وطن آواكي ئەوەی پێ أو على أو جاگا أو إيلات ومنش لقلا إعلان وجاگا وفي هالبو كردستان كان خوش البوسكو في اللون لا 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 بەڕاستی ڕاستەکە کامە سەرعی تەبەقە زۆر بەرزە بەڵام مەودای دەن و لێهاتووی و بەهرەی دەن زۆر زادەوەی دەکەوێت هەندێک کەسەیە بەدەستکۆینی تەبەقەی باسانی لە ژێرەوە دەن عادەتەن لە تۆنی سۆڵە زۆربەی بانکە گۆرانی میلیە خوێنەوە یاونیکە لە طبقی سۆڵە گۆرانیانە مەقامە دەڵێن
بەڵام ئەوەی جەناب کە ساعت بکەم لە دووەیە هەندێک جار چینە توانە بەرزەکان درێ و نیش ئەمە لێرەیە بەهرەمەندی و دێهاتووی دەرێت ئێستاگە گوێ لە جوبستی گۆرانەکانی مامۆستا سەعید هەزەری کوردستانی مامۆستا مەزەری خانقی تایاری خەلیلی ئەوانە بین زۆر کات هەمووی دو تەبەقە بەرزان و چاکانی ئەو بۆی حەزم کردن بۆ شوێ باشن بەس خۆت دەچووە ئەخوێنی خزمەتێک حەزی لە چ شتێکی تر بێت کە پێت ئەمریکا بەڕێز حسين علي خوندێتی و حەسەن زوێکش خوندێتی ئەمریکا لە ڕاستی خەیابان بەڵێ ئەو بە مەقامەکەیەوە مەقامەکەی دەڵێن لە پێش مەقامەکەی مەقامەکەی ئەڵڵا وەسیفە جانا كام سير جاش كام بلينشي كام سير جاش كام بلينشي أمان 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 سورة وكم بواما وقلب يا مانا مانا همان كام رشيقا برشي شاوين ورجاني جوان وادي جلكاي وديار مقام عجب ممكن ما بو بداية كذا خب مقام الله وسيد داخل بمقام جميع بلان بايت فين عجب لما خوش من نامي بزات ما بلان لرجعين ذهبت إيش ما نبيه كدير ياما بقايد خدمتك هنا لين ديدارك شبورك خيني شلك أنا أنا وشكم دعنا ببشارة بداخل أو دعنا خوشة بخدمت كريه أبي بيبين أم دعنا بهرين نتويه كنا بين مسؤولين نبيين براستي نازم بوكاري شيء كتير سكة كهادي برهمكاني نهاتو تمدي نازم لوي لا أوزم للتلفزيون إيش ولا مهارات ولا سنو لا كانال كان القناة يوتيوب نيه قناة يوتيوب نيتا بداخل من وكو خوما ما كم زاروا بخدمتي كم كلنا وكايب من ركشة كحما من جانب ده رزماني ولا بيجي خوش شلرنا أخوان شيء كم دنا زوالا بهرمة دنا خوشة كهادي كحماوي يعني جاني شكلاني كزوجي خدمتي هنري ميديا زوز ورزقهم وكاك حمود كيا جماعة دون الناس هم كانوا بخدمتي هنري ميديا كاك هذه جانا خلصي زور لسه لا يبغيو كيبيني مسا لا برو كم خوش أجد بقول بدل شيء خوشي من هم جاري أشتم توه سنة رجع هنر من دكان يرى لم زود من السنة هذا هنري رسن لروشلات لدايك بيت إيرا وردا دار أكاو كي قبلان بداخل وتر أتشبه لاترو يا يعني حزاق بشون بلان هناك أشياء بداخل حسن زيك والله ما منيه مزاري خانقي ناصر وزازي
سیعلەزگەری کوردستانی ئەو دەنگانە و چریکانە کە هەرگیز نامێت تکایە هەموو منەتەوە کوردی مەشوێت سا بەداخەوە میدوێتی ڕەسانە کوردەکانی هەورامانێنن تێشێت بۆ خاتریشەوە وەڵڵاهی ئەو کارە ساتی ئەم شەو مامۆستا سەلاح مامۆستا سەلاح ڕۆفی گەورەم دامەزرێنەر و ئەندامێتی مۆسقای سلێمانی باسی کرۆ کە کولتور شەوەندن وەڵڵاهی کارە ساتە ئێستا شایی نەماوە وەڵەکانی شایی ئەچیتە زەماوەندەکانەوە گۆرانی عەرەبی و تورکی و بیانی دەیرێ و لە بریەوە جلی کوردی ڕەسەمیانە بەرابێ خانەکان جلی کوردی دیزاینکراوی نیمچەڕوت کە ئەمە ستایلە وەڵڵا ئەمە جلی کوردی نیە ئەمە هەر شایەکان تێکەوە ڕەقس و سەمای عەرەبی و بیانی لەگە گۆرانی کوردی ئەمە جاران چوینە هۆڵ زەماوەندەکانەوە گۆرانی میلی ڕەسەم پێشکەش هەمومان هەڵپەشە جوانەکان کە یەک تێڤیدیۆی ماوەبرایانی زیزیمان بیرمەوە ئەو هونەرە ڕەسانە تکایە هونەری کوردی مەشێ بوو کاکە هاتیچە شتێک بە دڵ و بە ڕەحی خۆتەوە بێتە دەرەوە چییە من خزمەتە بە چ شتێک حەسەنە لە شتی خۆ دەڵێ چ شتێکدا شتێکم خوێندر لەوە پێش یانی لە ئینستاگرامیش هەر بوو شتێکیەوە هەستی ببنەوە هەر بەستەیە خانوویە جایسە من ئاوا ئەیخوێن من بەکێ بێژێم خەمێم خەم خوارەکەم لێبووم بووە بێدڵێم بێتاقەتم دڵدارەکەم لێبووم بووە ڕوو بە شاخ و داخی غوربەت بێوشان دێم و ئەچێم هیچ کە نامناسێوە من کێم شارەکەم لێبووم بووە ئای خودا ئای خودا ئای خودا ئای خدا ئای خدا ئای خدا کۆترێکی دەستەمەوەینا دەستی دێڵدار بوو چۆم ئێستا بێلانم گوڵی خۆم یارەکەم لێبووم بووە بێنەواییم هەر گوڵێکم بێسەفاگی هەر دڵێ بلبلی بێدانگم و هەوارەکەم لێبووم بووە ئای خدا ئای خدا ئای خدا ئای خدا ئای خدا ئای خدا من بەپولێکم بەدام سنجاقی تیژی ڕۆژگام هەم لەلێ سەفاگی هەر دڵێ بولبولی بێدانگم و هەوارەکەم لێبووم بووە ئای خدا 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 ئەو چارچەها ئەو دەنەزوڵە زۆر دەگمەنن من ئەزمونێکی زۆرەوەی خۆتان نەزانن زیاتر لە 30 ساڵ ناو هونەرەیەم بە دەگمەنم دەنگانە دەزرێنەوە بەڕاستی پێویست ئاوڕێن لێ بدرێتەوە بەڕاستی کاکەهادی ئەمڕۆ سەرسامی کردم بە دەنەزوڵەکەی هیوادارم ئەو چێشتان لێبینی بێ من هەرڵەم کۆتایە بەڵام بەخوا کە جۆم لێ بوو کاکە گیان من چایان ماجەکەم خۆتان دڵم ڕۆحەکەم وەڵڵاهی من جارە هیچم نییە دوای وەڵامی کۆمنتەکانتان وێک چاوتان ماجەکەم هیوادارم ئەم دەنەزوڵە بناسێنن بە هەمووتان یعنی بەڕاستی ئەبێ دەنگی خۆش جا بکرێت بە دەنگی ناخۆشەوانی کە بە زۆر خوانکرێەوە هونەرمەند جا بکرێن من بەتەمام کۆتا بێ بەڵام ئەمە هەنەکەی بە دیاری بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتانە بم من وەکو باسم کرد ئەم شوێنە ئەوە بە ئومێدم بتوانم لێرەوە خزمەتی
هەموو کوردەکان بەخۆبەخش و بەبێ هیچ بەرامبەرێک وەکو هەموو ژیانم بۆ تەکانە هەوڵێ من دەنگەکانە دەستمەوە بۆ هیوایە وەکو ئەستێرەی کوردیان دواتر گرنگ نییە بەلامەوە چیە بێ من توانی بێتم خزمەتێکی کەسێکی کورد بکەم لە شوێنێکی کوردستان کاگادیجان یەک دیاریتر بەخوا ئەمان دیاری کۆتایی هیلاکرد ناکەین ئەچین بۆ بەر سەرای شار لەوێش مۆسیقا هەیە لە پایتەختی ڕۆشنبیری هەموو یەکشەمەیە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری بۆ ئومێدم لێش پلانی بەرەمی پێشش إحساسا ببرامج بسيان أجنات أخرى قوانين هذا ذكر من قوم جاب إحساس الناس يحب الوضع دارين في خوشة حسن بس حسن لك أنا في شايف الدور بدون والله تدوري تويا بحرم بس الخمار ما دلم
هاشم پیاوم هنایی بدیاری دیدم به تو سویدم فردا و ماشی دکم تختین و شاوانی ای تو زۆر سپاس دەمێ نەڕزێت دەمە زڵاو بێن دەم خۆش کاکە هادیجان کاکە هادی خۆشەویست لە شاری بانە شارێکی چێوی ئەربەباو شارە خۆشەویستەکەی بانە کە ئێمە شانازی پێوەکەین بەڕاستی بە بانە و بانەیەکان و بە هەموو کوردستانەوە ڕێز سڵاومان هەیە من زۆر خۆشحاڵ بووم لێرەوە جایەکی پێدەم سامان زیرەتی یاڕۆم سپاس بۆ دەمەزوڵاڵی کە بە منە ناسان هەر کات خۆ چۆن دەنگی خۆشمان دۆزیێ و ئێستا کاکە سامانجیان بۆ شێوەی کە من شانازی پێوەکەم کاکە هادیجان زۆر خۆشحاڵم بەخێراتی سەرهەد و چاوم سپاس بۆ ئەوانەی کە لەگەڵمان بوون هەموو ئەو دڵ و گوڵانە خۆیان دڵ و گوڵن چایان ماچەکەم کاک حەمەمین و هاوڕێکانی دیدارێکتمانە بێ لەگە کاکە هادی ئەگەر مایەوە تا چوارشەممە لێرە ئێوارە ئاهەنگێکی زۆر تایبەتی بۆ ڕێگەخین ئێوە دەتوانن بفەرمون ئامادە بن لە ئاهەنگەکەیان هەموو بەیەکەوە لە گاوەخانەی کە توی زەردەشتە بین ڕۆژی چوارشەممە ئێوارەتان شاد پڕ لە مۆزیک و گۆرانی سپاس